الحمد لله رب العالمين، والعاقبة للمتقين، ولا عدوان إلا على الظالمين. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله صلى الله وسلم عليه وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، إيمان دارم سنتي پیغمبر یەکێک لە زانایان ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ کەشتیەکەی نوحە، هەر کەس سواری بوو ڕزگاری بوو و هەر کەسیش بەجێ ماسواری نەبوو غەرق بوو غەرق بوو. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر شتێ خێر بوو، هەر شتێ سوودی هەبوو بۆ دنیا و بۆ قیامەتمان إلا دل أمته عليه أي خير، وما علم من شر إلا حذر أمته. وهيش شركيش نبوه، هيش تيك خرابني بو أو أمته لا دنيا ولا قيامته إلا بيغمبر خاص صلى الله عليه وسلم أبدائي كبيرة. بو يدزقرتن بالسنة إنسان رزقارك على دنيا ولا قيامته. وبيغمبر خاص صلى الله عليه وسلم فرميت عليكم بسنتي، دز بقرن بسنتي من أول. وهروها فرميتي فمن رغب عن سنتي فليس مني. وهر کس يقول كويتول سنتي مني، سنتي مني نبي وجوزي نكا وباور بينك وبهين عقل خوي بكاد مني. جا صيامش شون فرضي هي أو ها سنتي هي أو سنتاني كوا لصيامها تو كيس إنساني مسلمان أعقاداري بيبوي جوزي بكا بۆی ئەجر و پاداشتی زیاتر بێت، بۆی ڕۆژەکەی زیاتر خێری زیاتر بێت، بەو شێوەیە بیکا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کردوێتی و فەرموویەتی و مسلمانان دەست بەدەست و دەم بەدەم بە ئێمەیان گەیاندووە. یەکێ لەو سونەتانە ئەوەیە تەعجیل الفطر، واتە ئینسان ڕۆژەکەی زوو بشکێنێ، هەر بەوەی کە زانی خۆر ئاوا بووە و مەغریب هاتووە و کاتی ڕۆژوشکاندنە یەکسەری ڕۆژەکەی بشکێنێ. فپێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ لا يزال الناس بخير ما عجلوا الفطر، بە بەردەوامی خەڵک لە خێرایە لە چاکەیە مادام زوو ڕۆژ ڕۆژکێن. مەسەلەیەکی وا هەیە ڕۆژەکە ئەدەوە بانگی داوە خۆر ئاوا بووە هەموو کەس ئەزانێ ئەرێن ئاوەڵ ئابا 2 دەقەیەکش هەر احتیاط بکەیت، خوای گەورە پێویستی بۆ 2 دەقەیە تۆ نییە، وازی لێ بێن یەکسەر ڕۆژەکەت بشکێن هەر زانیت کەوا مەغریبە. ئەمە سنەتێکە لە سنەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و فەرمودەی لەسەر هاتووە کە ئینسان زوو بە زووترین کات ڕۆژەکەی بشکێنێت. 2 لەسەر چی ڕۆژومان بشکێنین، چۆن ڕۆژەکانمان بشکێنین. ئەنەسی کوڕی مالک ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە 10 ساڵ خزمەتی پێغەمبەری خوای کردووە صلی الله علیه وسلم. أفرمي كان رسول الله صلى الله عليه وسلم يفطر قبل أن يصلي على عرض الوقت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێشەوەی نوێژی مەغریب بکات لەسەر چەندەن کە خورمایەکی تەڕ ڕۆژەکەی ئەشکات. ئەگەر نەبوایە خورمایەکی تر هەر جۆرە خورمایەک وایە 2-3 دەنگی ئەخوارد و ئەگەر خورماشی دەست نەکەوتایە بە چەند قورمە ئاوێک حەسا حەسەواتی منە. وهي سنة ئێمەش وەکو ئەو پێغەمبەرە نازدارە کە کاتێ ڕۆژوو ئەشکێنی یەکسەر هەڵبە نەکەین بۆ نانخواردن، بەڵکو چەندێکە خورمایەکی تەڕەگە دەستمان کەوت بیخۆین پاشان نوێژێکی ئەوارە بکە و پاشان وەرە بە ئیسراحە نانەکەت بخۆ. ئەوە سنەتێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ولەو سنەتانە ئەوەیە دوعاء عند الإفطار. زۆر شوێنمان هەیە کە شوێنی دوعا قبوڵبوون و یەکێ لەو شوێنانە کاتی ڕۆژوشکاندنە کە ئینسانی مسلمان بە ڕۆژووە بێ ڕۆژی عیبادەتی کردووە ئیتر وەختی ئەوەیە ڕۆژەکە بشکێنی عیبادەت بێ تەواو بێ و ئەلەو کاتە دوعاکردن زۆر ئاسانە و دوعاکەت قبوڵە لە 100% مطمئن بە. کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ للصائم عند فطره لدعوة ما ترد. بۆ ڕۆژهۆوان لە کاتی ڕۆژوشکاندنە
دوعایەکی هەیە کە ڕەت ناکرێتەوە، خوای گەورە لێی قبوڵ ئەکات. زۆر جاری وایە ئێمە کە ڕۆژۆشکەنین لەبەر خواردن لەبەر خواردنەوە تا دوای ڕۆژوو دوعامە نەبیرێتەوە. بۆیە هەر کە ڕۆژوشکان حتا لە کاتی ڕۆژوشکاندا لە کاتی ناخواردن لەو کاتەشە هەر دوعا بکە. یعنی واز ئەو دوعایە مێنش کە ئەو دوعا شوێنێکی باشە، تۆ 30 دانە ڕۆژ 30 دوعات هەیە، پێویستت بە چییە لەم دنیایە؟ دەردت هەیە، نەخۆشیت هەیە، مشکلت هەیە، دڵناخۆشیت هەیە، فەقیری، زەواجی بۆ ناکرێ، شوود بۆ ناکرێ، مناڵت بەگوێت ناکە، باوکو دایکت خراپە، 30 دوعا هەیە تۆ بە ڕۆژوویت 30 دانە ڕۆژ ئەو دوعایی کە ئەتەوێت بیکە لە کاتی ڕۆژوکردنە بە بەردەوامی، نەک لە بیدایەتی، بە بەردەوامی ئەو کاتی کەش دەخۆت. ئەو دوعایە زۆر عەزیزە. و هەروەها لە کاتی سحورە، کاتێ بەیانی سحور پاشێو بە کوردەکەی بەرەکەتێکی زۆری تایە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئین الله وملائکته یصلون علی المتسحرین. خوا و مەلائیکەتەکان سڵاوات دەدەن لەسەر ئەو کەسانی کە سەحور کە پاشێوە. سڵاواتانی مەلائیکەت داواکردنە لە خوای گەورە کە خوای گەورە ڕەحممان پێ بکات، بەزەییمان پێ بکات و ئەوەی ئەمانەیە بمانداتێ و سەڵاواتی خوای گەورەش ڕەحمەت و بەزەیی خۆیەتی کە گەورەژێ بەسەرتێ. و هەروەها ئەنەسی کوڕی مالک ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێت تەسەحەروا فەئینە فی السحوری بەرەکە. پاشیو بکەن لەبەر ئەوەی لە پاشیوە بەرەکەت هەیە، ئەو خواردنەی کە خۆی بەرەکەتە. بۆیە ئەگەر قومە ئاوێکیش بوو هەستە هەم نوێژەکە دەکەی لە کاتی خۆیان و هەم پاشێوەکە دەکەی، هەم بەر سڵاواتی خوا مەلایکەتەکانەکەوی، هەم بەرەکەت دەکەوێتە ناو ڕۆژوەکەتەوە، ناو خواردنەکەتەوە، ناو مەعیدەتەوە. لەبەر ئەوەی بە ڕۆژوو مەبنەوەی کەوە شەو ئێوارەکە خەوتن هەڵنەسن، جاری وایە نوێژەکە دەکەوتێ، هیوانێ بە ڕۆژووە هەڵناسێەوە پاشێو نوێژی بەیانیش ناکرێت. و هەروەها لەو شتانەی کە سونەتە تەفطیر الصائم، ڕۆژوشکاندنی ڕۆژوانێک ئەگەر بە قومە ئاوێ بێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ من فطر صائما كان له مثل أجر غيره إنه لا ينقص من أجر الصائم شيئا. هەچ کەسێ ڕۆژوانێ بشکێنێ بە خواردنێ، بە قومە ئاوێ، بە نەتە خورمایە، ئەوە بەقەدەر ئەجری ئەو ڕۆژوانەی بۆ هەیە بەبێ ئەوەی لە ئەجری ڕۆژوانەکە کەم بکات. جا ئەمە مژدەیەکی زۆر گەورەیە بۆ خێزانەکانمان، بۆ دایکمان، بۆ خوشکانەی کە لە ماڵەوە خواردن دروست ئەو ماڵ و عایلەیە ئەو خواردنیانەدات. ئینشاءڵڵا خوای گەورە بەقەدەر هەموو ئەجر و پاداشتی خێزانەکە خێر و پاداش دەچێ بۆ دایک و هەر کەسێکی تریش کەس هەست بیەوێ هەست کەسێ ڕۆژەکەی بشکێنێ، ئەوە بەقەدەر ڕۆژووی ئەو کەسە خێر و پاداشتی بۆ هەیە. بۆیە لەو شتە ئاگادار. و هەروەها سەدەقە لە ڕەمەزانە زۆر عەزیمە. ئیتر سەدەقە وەکو پارە و پوڵ بێ، هەر چەندە کەمیش بێ، ئەگەر نەتە خورمایە بێت یاخود سەدەقە چاکە بێ. سەدەقە چاکە سەدەقەیە. شت لابردنێ لەسەر ڕێگە سەدەقەیە. کەلیمەیەکی تەیب سەدەقەیە. چاکە لەگەڵ دایک و باوک سەدەقەیە. یارمەتی دراوسێ سەدەقەیە. خەڵک ڕاهێنان و دەعوەتکردن سەدەقەیە. ئەمانە هەمووی سەدەقان. بۆیە لە ڕەمەزانە پێویستە ئینسان چالاکتر بێت، زیاتر کۆشش بکات و زیاتر سەدەقە بکات. چکە پرسیار کراوە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قیل یا رسول الله أي صدقة أفضل؟ باشترین سەدەقە کامەیە؟ کامەی لە هەمووی باشترە؟
فەرموویەتی قال صدقة في رمضان صدقة لە ڕەمەزانە لە هەم صدقەکان چاکتر و باشتر و ئەفضەلترە. و هەروەها لەو سونەتانە قراءەی قورئان خوێندنەوە ئەگەر ناتوانی بیخوێنیتەوە گوێی لێ بگرە و هەوڵ بدە لە ڕەمەزانە گوێ لە تەواوی قورئان بگریت، یاخود ئەگەر بۆ جارێکیش بێ خەتمی قورئان بکەیت. و بە تایبەتی ڕەمەزان کاتی ئەوەیە کە ئینسان ئیمانی بەرز دەبێتەوە. بەداخەوە ئێمەی موسڵمانان بە شێوەیەکی عام زۆربەمان فاتحەمان تەواو نییە. فاتحە ئەخوێنین غەڵەتێکین و عولەمانە فەرموون هەچ کەسێ فاتحەی خوێن لە نوێژە فاتحەکەی تەواو نەبوو، نوێژەکەی قبوڵ نییە ئەگەر بتوانێ خۆی کرد. بۆیە واجبە لەسەر ئێمە لەم ڕەمەزانە تێنەپەڕە بەسەرمانە ئێلا ئێمە وا خۆمان وانێتین کەوا فاتحەمان ڕەوان بێت بەو شێوەیە بخوێنین کە لە قورئان هەیە. و ئەو کەسانەی توانای زیاتریان هەیە قورئان بخوێنەوە جارێک و دوو جار و سێ جار، چونکە هەچ کەلیمە هەر یەک کەلیمە هەر یەک پیتێک دا حەسەن و بۆ هەیە. یعنی ئەو حەسەن و چاکەی لە قورئانە بۆ یەکەیت و لەشتی ترە ناتوانی بکەیتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ناڵێم ئەلیف لام و میم حرف، بەس ئەلیف حرف لام حرف میم حرف، یعنی سێ هەر یەکی دا ئەمە سێ. بسم الله الرحمن الرحیم بخوێنە پانزە پیتە، پانزە زەربی دە سەد و پەنجا حەسەن. ئەگەر فاتحە بخوێن، ئەگەر سوورەتی بەقەرە بخوێن، ئەگەر تەواوی مەلايين حەسەنەت بۆ نووسێ، ئیتر ئێمە بۆ کەماڵی دیاکەین، بۆ هەوڵی بۆ نەدەین. بەتایبەتی لە ڕەمەزانەکانە کە مانگی قورئانە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕەمەزانە جوبرائیل عەلەیه السەلام هاتۆ بۆ لای ساڵانە قورئانی پێ دەور کردوێتەوە. ئەو ڕەمەزانەی کە وفاتی کرد دوو جار قورئانی پێ دەور کردوێتەوە. و هەروەها زیکر ئاگرتان لە زیکری خوای گەورە بێ، دەمتان با پاراو بێ، یعنی بەیانی کە هەڵەسی پاشێوەکەی دوعا نوێژەکەی دوعای پاش نوێژبێتەکان بخوێنە، دوعای بەیانیان بخوێنە، کە خەوتی دوعای خەو بخوێنە، پێڵاو لەبەر بسمیلایی کە جل لەبەر کرد بسمیلایی کە هاتیتە دەرەوە دوعا بکە، بەرەو ئیش ئەڕۆی لە ناو سڵاوات بدە لەداری پێغەمبەر. گەورەترینش ذکر سبحان الله وبحمده. هەرچی زیندەوەر هەیە لەسەر ئەرزاکە، هەرچی مەخلوقەیە حتا جەمادەکانش سبحان الله وبحمده. ئەچی بۆ سەر ئیشەکەت بیڵێ، لەبەر خۆتەوە بیڵێ، دانیش بیڵێ، کە هەچ کەسێک ذکر چووە سەر دەب زمانی پاراو بوو بە ذکری خوای گەورە بزانێ ئەو خۆشەویستی خوای گەورەیە. کە ذکری خوای گەورە ناچێتە سەر زمانی کەسێکە خوا خۆشی دەوێت. مادەم تۆ بە بەردەوامی ذکرەکەیت ئەوە دیارە خوای گەورە خۆشەویستی. بۆیە وای لێکردنی ذکرکردن دەدات ئاسان بێت. و هەروەها بە شێوەیەکی گشتی ئەعمالی چاکە لەم ڕەمەزانە ئیمانداران ئاگاتان لێبێ. خوای گەورە ئیسڵاحی حاڵمان بکەی، ڕۆژەکانمان لێ قوبوڵ بکەی، ذکر قورئان خوێندن بخەیتە سەر زمانمان، ڕەحم بە دایک و باوکمان بکەی، ڕەحم بە نەخۆشەکانمان بکەی، ڕەحم بە ئەولادمان بکەی، ڕەحم بە تەواوی موسڵمانان بکەی، لە بەڵام موسیبەتی دنیا و قیامەت بە دوورمان بکەی یا ڕەب العالەمین.